بۆشتانە باشە کاکدانە لەم دوایانەدا لە تۆڕە کۆمەڵاتەکانیش زۆر بڵاو بۆ دوو هاوسەر ئاهەنگەکان بە پاسکیل بەڕێکرد بۆ نمونە ئەمانش ئەندامی ئێوە بوون وەکو ئەندامی ئێمە بوون بەس وەکو کاک سەروەر ئەو کە سەرۆکی ڕێکخراوی ژینگە پارێزی بوو بەداخۆ ڕۆژەی کە داوەتنامەکەی بۆ برادران ناردوو بۆ من نەمتوانی بەشدار بم بەهۆی ئەو ڕووداوی ئەو برادرەمان کە لە شاخی 1000 متر کەوت بۆ خوارەوە فاتی کردبوو بەڵام کە من ئێوارەکەی لە NRT بینیم بەڕاستی زۆر دڵخۆشی کردم کە گەنجەکان ئێسا واز لە شتە با بڵێن گران بەهاکانە هێنن هاوسەرگیریەک بە شتێکی بەسیط و ئاسان ئەبن بەڕێوە هەم وەکو تەرجیعێکیش بۆ گەنجەکانی تێک کە پاسکیل بەکاربێنن بتوانن تۆزێ ژینگەی شارەکە بگۆڕین کە بەداخەوە ئێسا کە لەسەر فەسلی یا وەرزی خوێندنین سیرەکەی هەموو گەنجێک بە سارێ خۆی هاتوچۆکە بۆ مەکتەب کە ئەوە فەرزە بەڕێوەبراتی هاتوچۆ شارەوانی پارێزگا ژنێک دروستکە سەردانی زانکۆکان مەعهەدەکان بکە ئەوەی کە ماڵی نزیک بێ بتوانێت بە پاسکیل هاتوچۆ بکە هەم زانکۆکە و مەعهەدەکەش هاوکاریان کە کەوکو گەراجێک لەناو مەعهەدەکە بێ بتوانێت پاسکیلەکان دابێت ئەمانە بێتە کەمترین چ سوودێک دەگەێنێ بەجەستە ئەگەر ئەوە بکرێت کە من باسیەکەم ئەو گەنجە وای لێ زیاتر کەسێکی چست و چالاکە بێ لە تەندروستە کەسێکی باش ئەبێت لە لیاقی بەرزە بێتەوە چکە ئەگەر تۆ تێبینیت کرد بێ جاران ئەیانوت کە لە 35 و لە 40 ساڵ تێپەڕی تووشی ئینزیلاقی فەقەراتە بێ کەچی ئێستا سەیرەکەی گەنجەکە لە 20 و 25 تووشی ئینزیلاق و فەقەراتە بێ بۆ لەبەر زۆری دانیشتن زۆر بەکارهێنانی سیارە کۆمەڵە هۆکار کە وای لەکە کە دانیشێ ئەو دەمارانەی بەرەو سستی ئەڕوە کە تۆ پاسکیل لە لێخوڕی کە تۆ ڕاکردن نەکرد کە تۆ وەرزشە کرد وات لێ تۆ دەمارانە و بەهێزەکەی ئێسقانەکانە دەگرێت شێشە دەگرێت تووشەوە ئینزیلاقە نابی